ئێمە وەکو ڕێکخراوی گرین یارد کەوا ماوەیەکی زۆرە کار دەکەین لە بۆ ژینگەی وڵاتەکەمان وە لە ڕابردوودا بە شێوەی تاک چەنددارێکمان لە بۆ قوتابخانەکان دەبردووە چالاشی بڵاوکردنەوە وشیاری ژینگەیمان لە قوتابخانەکان ئەنجام دەدا. ئێستا بە هەمە هەنجی چەند لایەنێک و هاوکاری چەند لایەنێک پرۆژەی هەناسەی قوتابخانەمان ڕاگەیاندێکە بیرۆکەی ڕێکخراوەکەمانە کەوا بتوانین ژینگەیەکی تەندروست لە ناوەندەکانی خوێندن دروستکەین لە بۆ نەوەکانی داهاتوومان و پرۆژەکەمان ئەوڕۆ لە گوندی ئارام لە قوتابخانەی ئارامستی ڕاگەیان و بە تاکیدی لە قوتابخانە حکومیەکان بەردەوامی پێدەدەین نەوەک بڵێن لە قوتابخانەیەکی نمونەی کارەکە کراوە ئەمە بەڵکو کارەکانمان زیاتر لە قوتابخانە حکومیەکان بە تایبەت ئەو گەڕەکانەی کە هەژارنشینەکەەوە قوتابخانەکانیان پێویستی بە خزمەت گوزاریە کارەکانمان لێ دەکەن و ڕێژەی سەوزان لۆ زیاد دەکەین و هەوڵی وەش دەدەین کە باخچەیەک چی جوان و ژینگەیەکی نایب لە بۆ قوتابیەکانمان دابین بکەین.